إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه، ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له، ومن يضلل فلا هادي له. وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، باشترين كلامي خواي پروردگارا كلا قرآني بيروزائي فرميو. باشترين ريبازي محمد مختار صلى الله عليه وسلم، وخرابترين ريقا وريبازا كان أو ريقا وريچكانانيك لا أدن للريقا راستا كيف يغمري خوش بسمان صلى الله عليه وسلم كخواب ويداناوه هر لا دانيك لو ريبازا مباركة، وأن هذا صراطي مستقيما فاتبعوه ولا تتبعوا السبل فتفرق بكم عن سبيله. هر لا دانيك لو ريبازا مباركة نقبتية بدبختية سرلية شيوانة سرقردانية بو أوانيك أو ريبازانيان داهيناوة بو أوانيش كشوين يكون، أما لجياني دنيا ولا آخرتشا بدبختي وقرب سريو سزاي دوزخ أخوافنا من دا. باي تعالى منو إيوش وهمو مسلمانك لو ريقا وريج كان أنا بباريزيو بردوامي من بي بدا لسر ريباز الراستقين كي يغمري خوشويس من صلى الله عليه وسلم. إيمان داراني خوشويس يكي كتل لو روشتانيك پێویستە ئێمەی مسلمان خۆمانی پێ بڕازێنینەوە ڕەوشتی ئەتەغافولە، واتە خۆ بێ ئاگاییکردن لە شتێک کە مەسلەحەت و بەرژەوەندی و ئەخوازێ تۆ وردبوونەوەی لەسەر نەکەی. واتە تۆ ئەو شتە چاک ئەزانی، شتێک هەیە چاک پێی ئەزانی، بەڵام لەبەر ئەوەی خراپتر ڕوونەدا تۆ وا دەرئەخەی کە ئاگات لێی نییە. ئەوە پێی ئەوترێت تەغافل. خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە بە پێغەمبەری خۆشەویستمان ئەفەرمێ صلی الله عليه وسلم: خذ العفو وأمر بالعرف وأعرض عن الجاهلين. آية 199 سورة أعراف. أي پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دائما لێبوردەیی بکە بە پیشەی خۆت، لێبوردە بە وأمر بچاکە بکە، فەرمان بە چاکە بکە، و پشت هەڵکە لە نافامەکان، یعنی خۆتیان لێ بێ ئاگا بکە. خەڵکانێکن نەفامن ئەیانەوێ ڕێڕەو لە تۆ تێک بدەن، خۆ تۆ نابێ باڵکەیتە ئەوانە، ڕێگاکەی خۆتت لەبیر بچێت، بەڵکو تۆ ئەبێ لەسەر ڕێگای خۆت بەردەوام بی ولا نەکەیتەوە لەوانەی کە نەفامن و نەزانن. ئەمە زۆر گرنگە بەڕێزان. لسنة رسول الله هاتووە صلى الله عليه وسلم. ڕۆژێکیان پێغەمبەری خوا نەسیحەت یەکێ لە کاربەدەستەکانی مسلمانان ئەکا، ئەوانەی کە فەرمان و کاروباری مسلمانان لە ژێردەستی ئەوانان، فەرمووی تۆ ئەگەر بە دوای کەم و کورتی خەڵکا بگەڕێی، ئەگەر بە دوای نوقسانەکانیانە بگەڕێی، یعنی هەڵدەی عەیب و نوقسانەکانیان بزانی، بەڕاستی دوایی خراپیان پێکەی، سەریان لێ تێکەدەی، گەندەڵ ئەبن. کاربەدەست ئەبێ نەگەڕێ بە دوای کەم و کورتی خەڵکە، ئەبێ چاوپۆشی لە نوقسانی و کەم و کورتیەکانی خەڵک بکە. ڕۆژێکیان رسول الله صلى الله عليه وسلم بڕێک جوولەکە ئەدەن بەلایە، ئەڵێن السلام عليك يا محمد. ئەیانزانی سنەتە لە ئیسلامە کە داد بەلای یەکێکە، تەحیەی ئیسلام ئەوەیە کە بڵێ السلام عليك. بەڵام ئەوەندە فێڵباز بوون نەیانەوت السلام عليك، ئەیانوت السلام عليك. سام یعنی مەرگ لەسەر تۆ، یعنی مردن بۆ تۆ، دوعای شەڕ و مردنە بۆ ئەو کەسە کە ئیکەی. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوان بە شێوەیەک ئەیانوت لامەکەیان دەرئەخست و دەرنەئەخست،
بەڵام عائشە خێزانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باش تێگەیشت لە قسەکەیان پیانی وت وعليكم السام واللعنة، مردن و لعنەتی خوا لەسەر خۆتان. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی مهلا يا عائشة إن الله يحب الرفق في الأمر كله. فەرمووی لەسەر خۆت بە عائشە خوای تعالی نەرمونیانی لە هەموو کاروبارێکە پێخۆشە. ئەویش وتی ئەی پێغەمبەری خوا ئەوەلەم تسمع ما قالوا، گوێت لێ نەبوو ئەوان وتیان چی؟ فەرمووی ئەوەلەم تسمعی ما قلت، فەرمووی ئەی تۆش ئاگات نەبوو من وتم چی؟ ئەوان وتیان السلام عليك، ئیتر وتیان السلام یان وتیان السلام، منیش وتم وعليكم. تەواویتر لەسەر خۆتان، ئیتر سەلامتان کرد بێ هەر بۆ لای خۆتان ئەگەڕێتەوە، دوعای شەڕتانیش کرد بێ هەر بۆ خۆتان ئەگەڕێتەوە. تەواو هەر ئەوەندە کافیە. نەفام هەر ئەوەندە ئەبێ وەڵامی بیتەوە. لەوە زیاتر خۆتی پێوە مەشغوڵکەی بەڕاستی ڕێڕەوت لێ تێکەدا. وەخوایش پێی خۆش نییە ئینسان بە تایبەتی زاناگەورەکان، پیاوە مەزنەکان، کەسە دیارەکان خۆیان بە نەفامەکانەوە مەشغوڵ کرد. بۆیە خۆت بە ئینسانی نەفامەوە مەشغوڵ مەکە. ڕۆژێکیان عەبدوڵای کوڕی زەمعە ئەگەڕێتەوە، ئەفەرمێ ڕۆژێکیان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وتاری بۆ ئەدای، لە کاتی وتارەکەیە باسی زۆر شتی کرد. یەکێ لەو شتانە باسی ئەوەی کردوتی ئەو باشە بۆچی کەسانێک لە ئێوە کاتێک کەسێک بایەکی لێ ئەبێتەوە بەهۆی نەخۆشیەکەوە، بەهۆی غازاتێکەوە، بەهۆی قۆڵۆنەوە، بە هەر شتێک، یعنی ئینسان بایەک لە گیانی بەرەبێت پێی ئەکەنی، لە کاتێکە هەموو کەسێک ئەوەی هەیە، یعنی هەموو کەسێک ئەوەی هەیە، بۆچی بە شتێک پێ ئەکەنی کە خۆشت ئەیکەی؟ سیرکن بەڕێزان، ئەمە زۆر گرنگە. ئیمامی نەوەوی ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ ئەمە نەسیحەتە لەلایەن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، ئەگەر شتێکی ناخۆشی بینی لە کەسێک یان شتێکی بیست کە کەسەکە پێی ناخۆش بوو، باش وایە ئەو کەسە نەک پێی پێ نەکەنێ، بەڵکو خۆی لێ غافڵ کا و خۆی لێ بێ ئاگا کا و لا نەکاتەوە کە ئەنەهو نەیویستووە. ئەوە ئەسڵە بەڕێزان، خۆ بێ ئاگاییکردن حتا لەو شتەش زۆر گرنگە. یەکێک لە زانایان کە حاتمی ئەسەمی ناوە، ئەم زانا گەورەیە ڕۆژێکیان طبعا یەکێکە لە پێشینان، یەکێک دێتە لای پرسیاری لێەکە، یعنی ئافرەتێک دێتە لای لەگەڵ مناڵێکە دێ پرسیاری لێەکە کە ئافرەتەکە دائەنشێ بایەک لە گیانی بەرەبێت. ئەمە ئینسانە. ئەمیش هەستەکە ئافرەتەکە زۆر پێی تێکەچێ، کاتی ئافرەتەکە دەسەکە بە پرسیارەکەی ئەڵێ خوشکم دەنگت بەرز کەرەوە، وا دەرەخات کە گوێی گرانە، ئەڵێ خوشکم دەنگت بەرز کەرەوە، کاتی پرسیارەکەی دەنگت زۆر بەرز کەرەوە، وا دەرەخا بۆ ژنەکەت کەوا ئەم گوێی گرانە. ئیتر ئەو ئافرەتە زۆر دڵی خۆشە بێ. لەو کاتەوە ناوی ئەم پیاوە ئەم حاتمە ناوێنن حاتمی ئەسەم، یعنی حاتمی کەڕ، یعنی کەڕە لە بیستنی شتێک کە خەڵک پێی ناخۆشە. سیرکن برا عەزیزەکانم، پێشینان و پیاوچاکانی ئێمە کە لە قوتابخانەی ڕەسوول الله، لە قوتابخانەی قورئان و سنت پێگەیشتون چۆنن؟ یەکێک لە زانایان ئەفەرمێت ينظر المنافق إلى ما يستسقط به فضائل أهل الفضل ويتعامى عن محاسنهم. إنساني منافق دورو، أما صفتك طبعا هودين كش ما خماني لبپارێزین بدواي عيب نقصاني يا بدواي شتێکە ئەگەڕێ لأهل فضل لكساني چاک، بدواي شتێکە ئەگەڕێ لیان تابیکا بعيب بۆیان، تابیکا بعيب بۆیان. أهل فضلش وەکو مرۆڤ ئەوانیش عیبیان هەیە، کەس بێ عیب نییە، ئەگەڕێ نقطەیە بدۆزێتەوە تا گەورەی کاتەوە بۆ ئەوی خەڵک ئەو کەسیان لەبەر چاو بکەوێ و چاوپۆشیەکە لە چاکەکانیان. ئەوان چاکەیان زۆرە وەک بەحر وایە، ئەم خراپەیە یان ئەم نوقسانیە یان ئەم کەم و کورتیە ئەگەر بیخەیتە ناو ئەو بەحرەوە ونەبێ. ئیسە پیسیەک زۆر بۆ گەنە، بەس بیخەیتە ناو یەک بەحر ئاوە بەڕاستی بۆنەکە نامێنێ. پیاو چاکەکانیان وەکو بەحر وایە، ئەگەر نوقسانێکیانیش هەبێ هەموو مرۆڤێک ئەو نوقسانیانە هەیە. منافق ئەڕوا بە دوای عیبەکانیانە ئەگەڕێ بۆی گەورەی کاتەوە چاکەکانیشیان پشتگوێ ئەخا. بەڵام ئیماندار چۆنە؟ ئیمانداری ڕاستەقینە هەوڵ ئەدا خۆی بێ ئاگا ئەکا لە عیبی خراپەکاران،
سیر ئەم قسەکە براینە باش گوێیم بۆ بگرن خوشک و برا بەڕێزەکان ئینسانی ئیمانداری ڕاستەقینە طبعا ئافرەت بێ یان مسلمان بێ خۆی بێ ئاگا ئەکا لە عەیبی خراپەکاران یعنی خراپەکارێک دراوسێتە هاوڕێتە ئەی بینیت خراپەکارە عیبەیەکی لێ بێتەوە لەوەش خۆیان بێ ئاگا ئەکەن کە ئەنەهو نەیان بینیە ئیتر چجا لە خراپەی چاکەکارە نەک ئەمان خۆیان بێ ئاگا ئەکەن لە خراپەی چاکەکاران بەڵکو خۆیان بێ ئاگا ئەکەن لە خراپەی خراپەکارانیش سیرکەن بەڕێزە دا بیری لێ بکەرەوە تۆ لە کامیانی تۆ لەوێ یەکەمیانی خوا پەنامان بدە ئەبێ زوو تۆبە بکەیت و فریای خۆت بکەیت بەدوای عیبی خەڵکە نەگەڕێی کەسێک چاکەیەکی زۆری هەیە مەڕۆ زەڕەبینێ بگرێت دەسەوە بەدوایەوەی عیبێکی بدۆزیۆ تاوەکو عیبەکانی خۆتی پێدا پۆشی بەڵکو وەڵڵە خۆت عیبەکانی خۆت چاکە و چاکەکاران هەر بە چاکە باسییان کرد چونکە ملەتێ ئەگەر قودوە و چاکەکارەکانی نەمێنێ یعنی دەستی لێ بشۆرە یعنی ئێمە ئێستا لەناو ئەم مزگەوتەیان خەڵکی ئەم گەڕەکەیان خەڵکی ئەم شارە ئەگەر یەکێ پرسیارمان لێ بکە بڵێ کێ هەیە لەم شارە شایستەیە کە من بڕۆم پرسیاری لێ بکەم کە من بڕۆم بۆ لای ڕاوێژێکی پێ بکەم کە من بڕۆم سڕێکم هەیە لە لای باسی کەم ئەگەر ئێمە نەمانتوانی کەسێکی پێ پیشان دەین ئەوە ئیتر دەست لە خۆمان بشۆرین ئەوە معنای وایە ئەم خەڵکی ئەم شاران لە خەتەرا بەڕاستی بەڵام ئەگەر لە گشت گەڕەکێکا دەیەها کەسیات چەند کەسێک هەبوو جێی متمانەی خەڵک بوون خەڵک بە پیاو چاک سەیریانیە کرد کاتێک کە کەسێ پرسیاری لێت کرد بڵێ وەڵڵاهی لەم گەڕەکە چەند کەست بۆ باس بکەم چەند کەست گەرەکە لەناو ئەم مزگەوتە ئێمە فڵان و فڵان و فڵان هەن ئەگەر عیبێکت هەیە ئەگەر پرسیارێکت هەیە ئەگەر سڕێکت هەیە بڕۆ بۆلایەن ئەو کاتە ئێمە هاین لە خێرە هاین لە چاکەیە جا قەت چاکەکارەکانتان مەشکێننەوە بە دوای عیبەکانیانە مەگەڕێن دوایی چاکەکارەکان لە بەر چاو خەڵک کەوتن ئیتاڵەکانت گەنجەکانمان دوایی ئەبێ کێ بکەن بە قودۆی خۆیان دوای ئەبێ بڕۆن خراپەکاران بکەنە قودۆی خۆیان چونکە ئەڵێن فەرقی چییە فڵانی شەر وەک فڵان کەسەوە ئێوە نازانێت ئەو فڵانە تەنها عیبێک یان نوقسانیەکێ بەس فڵانە کەس هەموو گیانی عیبە تەنها ئەگەر چاکەیەکی تیانێ دوای خەڵک لی تێکە چێ بۆیە چاکەکارەکانمان مەشکێننەوە کەوابوو خۆ بێ ئاگاییکردن دوو جۆرە ئەتوانین بڵین دوو جۆرە خۆ بێ ئاگاییکردنێک کە چاکە سوپاس کراوە ئەوەیە کە کەسی عیبێکی هەبێ چاوپۆشی لێ بکە هەموومان کەم و کورتی و عیبمان هەیە عیبێ لێکەیە گشت کەسێک ئەیکا گشت کەسێک بەسەریان تێ گشت کەسێک تووشی ئەبێ خۆتی لێ بێ ئاگاکە و کەئەنەو نەتبینیە کەئەنەو نەتبیستووە و خۆ بێ ئاگاییکردنێکیشەیە زۆر خراپە براینە تۆ منکەر و خراپەیەک ببینی لێی بێدەنگ بی لە ماڵەوە ببینی ماڵ و مناڵت مەیلە و خراپە ئەچن نەک عیبێک لە هەموو کەسێکە هەیە لە هەموو ماڵێکە هەیە هەندی عیب هەیە وەکو ئێستا تۆزێکی تر باسیەکەین لە هەموو ماڵێکە هەیە ئەو عیبانە ناڵێن بەڵام عیبێ لێکەیە زۆر خەتەرە گوناحی گەورەیە کەبائیرە هەستەکەی مناڵەکەت فێری مەسەلەن عەرە خواردن بووە یا فێر بووە کاتەکانی خۆی لە کافێتیریا و ئەو شوێنانە ئەباتە سەر لەگەڵ خەڵکانێکە کە جێی گومانن ئەبێ زوو فریای کەوی زوو نەسیحەتی کەی زوو ئامۆژگاری کەی نابێ خۆتی لێ بێ ئاگاکەی نابێ خۆتی لێ بێ ئاگاکەی ئەبێ ئاگات لە خۆت بێ کەوابوو خۆ بێ ئاگاییکردن هەیەنە چاکە هەیشیانە خراپە ئەبێ چاکەکان لە خۆمانە جێبەجێ بکەین و خراپەکانیش خۆمانی لێ بپارێزین هەندێک حاڵاتەیە خۆ بێ ئاگاییکردن ئەوە لە چاکەکە پێویستە لە هەموو مسلمانێکە هەبێ بۆ نمونە ئەوانەی کار بەدەستن ئەبێ هەنگێ جارەی خۆیان بێ ئاگاکەن لە بڕێشتەوە باسیشمان کرد حەدیسەکەشمان لەسەر هێنایەوە خۆ بێ ئاگاییکردن لە کەم و کورتی کەس و کارەکەت خزمەکانت باوک و براکانت ئامۆزا و کەسەکانت جاری وایە تر تووش دەبێتە تووشی کەسانێکەوە خزمەتیشن کەسی نزیکتن بەڵام خراپە بەڵام عیب و کەم و کورتیان هەیە ئەبێ ئینسان چاوپۆشی لێ بکاو کە ئەنەهوو عیبەکانی نەبینیە ڕۆژێکیان کابرایە کاتە لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ئەی پێغەمبەری خوا من خزمێلێکم هەیە هەوڵ ئەدەم سەردانیان کەم بەڵام ئەوان هەر ئەی بچڕێنن من دائیمەن چاکەیان بەرامبەرەکەم بەڵام ئەوان لە مقابل و بەرامبەر چاکەکانی من خراپم بۆ گێڕنەوە من ئارامگرم بەرامبەریان سەبریان لە بەرامبەر ئەگرم غەڵەتیان بەرامبەر ناکەم بەڵام ئەوان بەدوای عیبەکان ما ئەگەڕێن ئەوان شتە بچووکەکانی من گەورە ئەکەنەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەو سەحابەیە فەرمووی ئەگەر وابی وەکو ئەڵێی و ئەوانیش وابن وەکو ئەیلێی ئەوە وەک ئەوە وایە دائیم تۆ خۆڵەکەوە بکەیتە سەر و ملیانە خۆڵەکەوەی گەرم بکەیتە سەر و ملیانە
حتى ئەو ڕۆژە لە دنیا ئەمێنی بەردەوام خوا پاڵپشتە بەرامبەر بە ئەوان تا تۆ چاک بی ئەوان خراپ بن. بەڵام ئیتر ئەگەر تۆش ڕۆیشتی تا ئاستی ئەوان تۆش وەکو ئەوان خراپ بووی ئەوە ئیتر تەواو، ئەوە ئیتر فەرقتان نییە. ئەو کاتە خوا یارمەتی دەرت نییە، هاوکارت نییە، سەرخەرت نییە. چاوپۆشیکردن لە ژن و مناڵ بە تایبەتی لە خێزانت، خێزانیش لە هاوسەرەکەی لە پیاوەکەی. گشتمان ژن و پیاوان کەم و کورتیمان هەیە، گشتمان کەم و کورتیمان هەیە، ئەبێت چاوپۆشی لە یەک بکەین. رسول الله صلى الله عليه وسلم أفرمي لا يفرق مؤمن مؤمنة إن كره منها خلقا رضي منها آخر. نابێ ئینسان بەعەیبێک بەڕەوشتێک بەشتێکی بچووک کە بە دڵت نییە بەرامبەر بە خێزانەکەت یەکسەر دڵت هەڵکەنی و بیر لەوە بکەیت تۆ تەلاقی بدەیت. ئەگەر یەک عیبێک یان یەک ڕەوشتی بێ بە دڵت نەبێت بیری لێ بکەرەوە دەیەها ڕەوشتی تری هەیە تۆ بە دڵتە، چەندین ئەخلاق و ڕەوشتی جوانی هەیە تۆ بە دڵتە. ئەی ناکرێت کەسێک یەکسەر زەربی بەسەرا بێری و ڕاسبی کەی لە کاتێکە ئەگەر ئەو 50 بە 50 بێ. یعنی کەسێک ئێستا لە مەکتەبە تۆ مامۆستایت و تەلەبەت هەیە، ئەگەر تەلەبەیەکت 50 بێرێ تۆ ڕاستبیەکەی 45 بێنێ جاری وا هەیە قرار ئەیگرێ و بڕیاری بۆ دێ و سەرەکەی ئەو ئەیخیتە سەری و ناجح هەبێ 45 بێنێ. ناکرێت کەسێک ئەگەر چاکە و خراپەی بەرامبەر یەک بێ تۆ زەرب سفریکەی. هەنێ مسلمانمان هەیە براینە ئەیەوێت دائیم تەلەبەکانی 100% بن، ئەگەر بوون بە 90 زەرب سفریانەکە. قەزدم تەلەبە و مامۆستا نییە، ئەمە قەزدم تۆ و خێزانەکەتە، قەزدم ژن و مێردەکەیەتی، قەزدم لە ماڵی خۆتە. ناکرێت تۆ هەموو شتێک 100% بێ. جاری وایە ژنەکەت لە هەموو لایەکۆ چاکە بەس شتێکی تایە بە دڵی تۆ نییە، چاوپۆشی لێ بکە و کە ئەنەهو ئەو شتێک تیان نییە. بەس باس حرام ناکەم ها ئاگاتان لێ بێ. زەلام هەیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێت دەیوث ناچێتە بەهەشتەوە. دەیوث ئەزان کێیە؟ ئەوەیە کە بزانێ ژنەکەی یا کچەکەی خەریکی خراپەکاریە و ئەم لێی بێدەنگە، یعنی بزانێ 100% خراپەکارە. من باس ئەوە ناکەم، من باس ئەوە ئەکەم هەڵەیەکی بچووک لە ماڵە هەیە چاوپۆشیکە تۆزێ دەنگی بەرزە، تۆزێک شت دەمی دەرەچێت جارجار تووڕە ئەبێت تۆزێک هەڵەچێت. ئەوەتر گشتمان هەمانە و ئینسانیش ئەو شتانەی دائیم تایە و بێعیب نییە. ئەو کەسانەی کە دوو خێزانیان هەیە یا جاری وایە تۆ خێزانێکیش هەیە بەڵام غیرەی هەیە خێزانەکە، هەموو ژنێ غیرەی تایە. ڕۆژێکیان پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم لە ماڵی دایکە عایشەیە بوو، میوانی هەبوو، سرەی ماڵی عایشە بوو، بەڵام هەندی یەکێکی تر لە خێزانەکانی قاپی خواردنیان نارد بۆ میوانەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. یعنی مەبەستی ئەوە بوو کە هاوکاری عایشە بکە، قاپی خواردنی نارد. عایشە لەدەم دەرگایە بوو بینی قاپە خواردنەکە هات یەکسەر دایە ژێر قاپەکەشی شکان و چێشتەکەشی ڕشان. ئیتر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قاپەکەی گرت کردەوە چێشتەکەشی بەو کەسەی کە ئینەکەی هێنا قاپە چێشتەکەی هێنا وتی مەڕۆ حتا قاپێکی تازەی لە ماڵی عائیشە وەکو هەمان قاپ دا پێی و بردی. دوای ئەو بە میوانەکانی وتی ئەوە دایکتان بۆ غیرەی کرد، نەڕۆی ژنەکەی خۆشی بشکێنێتەوە. ئینسان نابێت ژنی خۆی لەبەردەم خەڵکا لەبەردەم بە ئەو کەسانە ئامۆزاتیش بن، براتیش بن، کەسە نزیکەکانتیش بن، ژنی خۆت قەت نشکێنیتەوە لەبەردەم خەڵکە، چونکە ئەوە ژنتە، ئەوە حەڵاڵتە، ئەوە هاوسەرتە، کەم و کورتیەکی ببێ بۆ تۆیە، بۆ تۆ ئەگەڕێتەوە. قەت ژنەکانتان مەشکێننەوە، قەت مێردەکانتان مەشکێننەوە لەبەردەم هیچ کەسێکە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی ئەوە دایکتان بوو، جا دایکی ژنەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خوای تعالی ئەفەرمێ دایکی مسلمانانن. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی ئەوە دایکتان بوو غیرەی کرد. تەواو قاپەکەشی ناردەوە، قاپێکی تازەی لە جاتی ناردەوە، حەقەکەشی گەیاند بەڵام زوڵمیشی لێ نەکرد، چاوپۆشی لە غیرەکەی کرد. چاوپۆشی لە غیرەی ژنەکانتان بکەن. جاری وایە ژنەکەت غیرەت لێەکە لە شتێکە تۆ ئەبێ سیرکەی کە ژن غیرەی هەیە، ژن وەک پیاو نییە، ژن لە پیاو زۆر غیرەی زیاترە، غیرەی ژنانە، ئاخر غیرەی پیاوان جایە و غیرەی ژنانەی جایە، دوو شتی جیاوازن. چاوپۆشیکردن لە مناڵەکانت، چاوپۆشیکردن لە مناڵەکانت بەڕێزان هەموومان خاوەن مناڵین یا زۆربەمان خاوەن مناڵی، زۆربەمان مناڵمان هەیە. ئەگەر مناڵەکەت چاکەیەکت لێی بینی، شتێکی جوان و ئەخلاقێکی جوانت لێی بینی، پاداشتی بەرەوە، سنای بکە لە ناو خەڵکە، لە لای خزم و کەس و کار و برا و ئامۆزا و خەڵک باسی مناڵەکەت بە باشە بکە. بەڵام ئەی ئەگەر مناڵەکەت نوقسانیەکت لێی بینی، جاری وا هەیە
برادرێک گوتی من کوڕەکەم ماشاءالله گەورە بۆ عمری تقریبا 11 ساڵە و قورئان ئەخوێنێ و قورئانێکی زۆری لەبەر و ئەمانە وتی بەردەوام وەسفی مەداوە لە لای کەس و کارە وتی ڕۆژێکیان ڕۆیشتم تەماشام کرد کەلاوەیەک هەبوو لە پاڵ ماڵمانەوەتی تەماشام کرد بۆ پێوە میزەکە لەوێ بە پێوە میزەکە و طبعا خۆشی پاک ناکاتەوە خۆی هیچی بەدەست نییە خۆی پاکاتەوە ڕامە دواوە کە ئەنەو نەمبینیە دواییش لە هەندێک باسە و خواسە باسی ئەوم کرد کە پێویستە ئینسان کاتێ میزی کرد پاخۆی پاکاتەوە بۆی کە جلوبەرگەکەی پیس نەبێ بۆی نوێژەکانی دروست بێ و وتی خۆم لێ ئین کرد تۆ نابێ ئەگەر عیبێکت لە مناڵەکەت بینی نوقسانیەکت بینی هەموو مناڵی عیب و نوقسانیە لای خەڵک باسیکەی بدەیتە ناو چاوە بیشکێنیتەوە چاوپۆشی لە مناڵەکانتان بکەن ئەوانە ئەمانەتی خوان بەدەست لە لای ئێوە لەوانەیە ئەو مناڵە ئێستا نوقسانیەکی کێبێ بۆ نمونە خەڵکێک لەی لە منەکەڵێ مامۆستا مناڵەکەم نوێژ ناکە عمری چنێکە وڵات 14 15 نوێژ ناکەن لەو مەرحەلەی 14 و 15 مناڵ زۆری لاڕێ ئەبێتەوە بەس هەر ماوەیەک دوای ئەو سات زۆر نابا سەیرەکەی ئەو مناڵە ئەگەڕێتەوە زۆر بەچاکی ئەگەر تۆ مناڵەکەت هەر لە ئەوڵۆ چاک بۆ و نەگۆڕیا حتا گەورە ئەبێ ئەوە نیعمەت خوایە بەس مەرحەلەی مراهقە و هەرزەکاری لە زۆربەی مناڵە هەیە ئەگەر مناڵەکەت کەم و کورتێکی بوو لە نوێژەکانە هەڵا ئەسیا جار بۆ نوێژی بەیانی تۆ من ڕۆست سمعەتی بشکێنە لای کەس و کار وای پێ بکە کە ئیتر جورئەت بکە عیبەکە بە ئاشکرا بکە یا جاری وا هەیە جاری وا هەیە من ڕۆدا سەیرەکەی مناڵەکەت جگەرەیەکا بەدەمیەوە هەر عەقڵت لە شوێن خۆیان نامێنێ معقولە مناڵی من جگارە بگرێتە دەسۆ احتمالە کشتمان مناڵ بووین و شانازیمان کردیا ئەگەر خۆشمان نەمانتوانێت جگەرە بکڕین ئەگەر جگەرەیە فڕدرابێ لە دەمی پیاوێک هەڵمان گردۆ گوتمانتە دەمەوە لاسایی پیا و گەورەمان کردوتەوە گەنج وا ئەزانێ ئەگەر جگەرە بەدەمیەوە بێ ئیتر تەواو گەورە بووە نازانێت تۆ مەیشکێنەوە لای کەس و کارەکەت باسی مەکە مەڵێ وەڵای کوڕەکەم جگەرە کێشێ وازی لێ بێنە و نەسیحەتی کە خۆت و بینی خۆت و ئەو نەسیحەتی جوان دوای خۆی دێتەوە سەر ڕێگا ئینشاء الله تعالی یا ڕەبی خۆیان بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت ڕەحمان پێ بکەی هیدایەتمان بدەیت دامەزراومان بکەی لەسەر دینداریەتی لەسەر ئیسلامەتی یا ڕەبی خۆیان بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت لەسەر ئەو ڕێگایە بچین کە خۆت و پێغەمبەرەکەت پێتان باشە دوورمان خەیتەوە لە هەر ڕێگایەک کە تۆ پێت ناخۆش و پێغەمبەرەکەت پێی ناخۆش بووە یا ڕەبی خۆیان ڕەحم بە مردوەکانمان بکەی شیفای نەخۆشەکانمان بدەی بە تایبەتی ئەو نەخۆشانەی کە داوای دوعای خێریان لێ کردین هەنێک مسلمان خێزانیان نەخۆشە هەنێک خۆیان نەخۆشن هەنێک مناڵیان نەخۆشە داوای دوعای خێریان لێ کردین یا ڕەبی یا الله یا شافی خۆیان شیفایان بدەی یا رب العالمین یا ڕەبی خۆیان بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت ماڵ و مناڵمان ساڵح بکەی یا ڕەبی ژنەکانمان خێزانەکانمان ساڵح بکەی هاوسەرەکانمان ساڵح بکەی یا ڕەبی خۆیان بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت یا رب العالمین ماڵ و مناڵەکانمان ساڵح بکەی یا ڕەبی خۆیان گەنجەکانمان ساڵح بکەی لە ڕێگا لا نەچن یا رب العالمین خۆیان کوردستان لە بەڵاو موسیبەت بە دوور بگری یا ڕەبی خۆیان کوردستان لە بەڵاو موسیبەت بە دوور بگری کاربەدەستانی ساڵح و دادپەروەر بکەی ئامین ئامین آمين آمين الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله الأمين وعلى آله وصحابته أجمعين يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون خوش بسكانم جورك يتلو بأخو بأغاي كردنا كبيويست لمنو تو همو مسلمان كهابي أويا زور لومي معلومنا إخواتيان أو كساني كلا بردستن شاگردن يان كسيكن اتر خوا خسوت يا بردسي تو تەلەبەی تۆن تۆ مامۆسای تۆوان تەلەبەتن زۆر لۆمە مەکەن لۆمەکردن بەردەوام سەرزەنشتکردن و لۆمەکردنی ئەو کەسانە لەسەر غەڵەتی بچوو یعنی غەڵەتە ئەوە خۆشەویستەکانم کەسێک هەڵەیەکی لێ پەیدا ئەبێ یان هەڵەیەک ئەکا لە دەستی دەرەچی هەڵەیەکەکە ئەگەر زۆر لۆمەیکەی بەڕاستی ئیتر جورئەت ئەکا دوایەوە بەڵام ئەگەر خۆتی لێ بێ ئاگاکەی لە هەڵەکانی لەوانەیە ئیتر شەرمەکە وای پێ بکە ئیتر واز بێرێ لەو هەڵەکردنە پیغمبری خوشویستمان صلی الله علیه و سلم انس افرمی 10 سال لمدینه من خدمتی پیغمبرم کرد صلی الله علیه و سلم 10 سال منال بو تمنی تقریبا نزدیکی 10 سالان بو کسوکاری که پیغمبر هجرتی کرد بو مدینه خص یعنی بردسی پیغمبر خدمتی پیغمبر کرد صلی الله علیه و سلم حتی وفاتی کرد افرمی خدمت رسول الله صلی الله علیه و سلم 10 سنين والله ما قال لي افا قط ولا قال لي شيئا ولا قال لي لشيء لما فعلت كذا وهلا فعلت كذا افرمي امد صلاه الله خدمتي في غمر ابو صلى الله عليه وسلم روج نيوت اوف لدسيتو روج نيوت امد بواكر او محاسبه كردنا انا بريزان جاري وهي انسانك جرأتي في هذا غلطي زياتر بك وانا زان انس غلطي نكد انس منالبو انس ايش غلطي كردو الله حتى مثلا خوي روجي كان باسي غلطي كي خويا الله روجي كان في غمر صلى الله عليه وسلم
وتی بڕۆ بەلای فلانە کەس ئیشێکی پێمادا بیگەینمە فلانە کەس وتی بەڵام دەرچوومە دەرەوە سەیرم کرد مناڵ لەگەڕک یاریەکەم وتی بۆ خۆی وتە با تۆزە یاریان وەلا بکەم و دوای ئەڕۆم وتی مەشغوڵ بووم کاتێک ئەوان دیارە مودەیەکی پێچووە کاتێ بەرم کردە دواوە سەرم کرد پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وتی ئەنەس نەچووی ئیتر ئەڵێ بەڕاکردن ڕۆیشتم یعنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سەرزەنشتی نەکرد خۆ لەوانەیە ئیشەکەی پێغەمبەریش ضرور بوو بێت بەڵام ئەمە مناڵە ئیتر ئەبێت تۆ سەیری کە ئەمە مناڵە نابێ سەیری مناڵ وەکو گەورە بکەیت هەروەها خۆشەویستەکانم خۆ بێ ئاگایکردن لە حەسوود و قین لە دڵەکان هەموومان مبتەلا بووین بە حەسوود گەڕەک نییە کۆڵان نییە حەسوودیتیانە بێت دەگمەن نابێ زۆر لایەن لێ بکەیتەوە لەسەر ئیشەکە جاری وا هەیە کەسێکی حەسوود هەیە دائما حەزەکە وات پێ بکە بڕ تووشی هەڵەتکە خۆتی لێ بێ ئاگاکە ذکرەکانی خۆت بخوێنە قل أعوذ برب الفلق قل أعوذ برب الناس بخوێنە إن شاء الله پارێزراوی بۆیە خۆ بێ ئاگایکردن لەو جۆرە شتانەش زۆر گرنگە